یەکەم ڕۆژی دەستپێکردنی سیستەمی پاسپۆرتی ئەلکترۆنیە لە سلێمانی. ئەلەن لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی سیستەمەکەدا هاتووە تا پاسپۆرتی ئەلکترۆنی بەدەستبێنێت و تەنها لە ماوەی سەعاتێکدا بووە خاوەنی پاسپۆرتە نوێکە و سەرجەم ڕێکارەکانی بۆ ئەنجامدرا. پێم وایە ئەمە کارێکی زۆر باشە و زۆر سەرکەوتووە بێ پێشبینیەکەم ئەم کارە زۆر سەرکەوتو بێ وەک لە شێواز و ڕێکارەکانی پێشووتر کە هەبوون لە شێوازی دەرهێنانی پاسپۆرتە، چکە بەڕاستی جارەکانی پێشووتر هەم کاتی دەرهێنان و هەم کاتی تازەکردنەوەکەی زۆری پێچوو، هەم ڕێکار و ڕۆتیناتەکانی زیاتر بوو. بەڵام ئەمە ئەم ڕێکار و ئەم ڕۆتیناتانە کەمتر بوونەتەوە، ئاسانتر بوون و تێچووی پاسپۆرتە ئەلکترۆنیەکە 92,000 دینارە و بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانیش دەڵێت داواکاری پێشکەشی عێراق دەکەین تا نرخەکەی دابەزێندرێت و لەگەڵ پاسپۆرتی ئەلکترۆنیدا سیستەمی ڕابردووش بۆ هاوڵاتیان دەستەبەر ببێت. باریشانی هاوڵاتیانی زۆر قورس کردووە 92,000 دینار، خاستە ئەگەر چەند ئایرێک چەند کەسێک بن. پێشتر پاسپۆرتەکە بای 25,000 بوو، ئەمە بە 92,000. هەر بۆیە ئێمە ئەمڕۆ داوا لە بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی بەغداکەین کەوا پاسپۆرتی ئاسایی بەردەوام بین لەسەر کارکردن لەسەر لەگەڵ پاسپۆرتی ئەلکترۆنی هەردووشی، بۆ ئەوەی کە گیرفانی پارەی کەم پێ بوو با پاسپۆرتی ئاسایی 25,000 دەربێنێ، ئەوەشی کە پاسپۆرتی نوێ ئەلکترۆنی کێشەی نیە لە 92,000 کە باوە دەربێنێ. پاسپۆرتە ئەلکترۆنیەکە پێویستی بە هیچ کاغەزێک نییە و تەنها لە ڕێگەی کارتی نیشتیمانی و کارتی زانیاری و هەژمارێکی بانکیەوە سەرجەم ڕێکارە یاساییەکانی بۆ ئەنجام دەدرێت. ئەم پاسپۆرتە بۆ جاکرێتەوە کە لە ڕووی کوالیتیەوە زۆر لە ڕووی سکیوریتی و کوالیتیەوە زۆر بەهێزە. 18 علاماتی ئەمنی تایە کە پێشتر 12 علاماتی ئەمنی لە پاسپۆرتی ئەیە هەبوو. چیپسێکی تایە کە کاراسانەیەکی باش بۆ هاوڵاتیەکە کە لە مەتاڕەکانە بە ئاسانی تێپەڕ ببێت. هاوڵاتیان بە دوو ڕێگە دەتوانن داواکاری و پاسپۆرتە ئەلکترۆنیەکە پێشکەش بکەن. یەکەم هاوڵاتیان پێویستە سەردانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بکەن و داوا پێشکەش بکەن. دووەم هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە داواکاری پێشکەش بکەن و دواتر تەنها یەک جار مەبەستی وێنەگرتن و پەنجەمۆر سەردانی بەڕێوەبەرایەتیەکانی پاسپۆرت بکەن و پاشان لە سەرویستی خۆیان لە ڕێگەی خزمەتگوزاری گەیاندنەوە پاسپۆرتە ئەلکترۆنیەکە ڕادستی خاوەنەکەی دەکرێتەوە. لە داهاتوودا بنکەیەکی هەژماری بانکی لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بۆ ئەو کەساناندا دەنرێت کە هەژماری بانکیان نییە تا بتوانن لە ڕێگەی ئەو بنکەیەوە هەژماری بانکی دروست بکەن. ئەمە بوو یەکەمین جارە سیستەمی پاسپۆرتی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان کاری پێ بکرێت. لێپرساوانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیش دەڵێن سیستەمەکە خێرایە و دەتوانێت ڕۆژانە کاری زۆرترین هاوڵاتیان ئەنجام بدات. بڕوا بادین، کورسات نیوز، سلێمانی.